والله ما وصايا من خوختان بنادم من الجان وخاصة ناقش بنا أو حمر يسمى زرز بالله اللي خارجه خلو خاشاكم وخو أشوف يعني كيف شختي الشير بكاو إذا الأخوي جروز يا سعيد أمبرانا ومن سباش من الأخوي جروز يا خانو مالك خمو دستان خوجا كوانتر وصلاة جو أتروها غاز ومعرز الرابية وتلفزيون وفرش أمن عشتان بكري مالان آيو سباسي هرمتانا كمو بس الله خاني لنا قاد كيكل حتى أقول بعدين زر باي أبو جام خانه بو كهرباء خوش زين خالص بيدلو خل كهرباء شقتين بس الله خوي جروز يا خاني مال خمانه زر سباسي قرب شدانا كمو سباسي عجب كهرمتي ما عنده حلا ولا تابو شو كانوا أما خواب أي شيء من قرد وتما يوم خانه بسينم يعني عرض بسينم نبغى هيك سبينه وكلاو مرة 10,000 15,000 باش يشير بكا باش دايبي بكا باش أزراقي مال بكا بناني بدم أنا بفاكريو لأخوي جروز زي تدرس دسقا بخشينا أم خاني باكرينو مالنا آيو والله إذا لقي فاهمان النو جرى من هذا هاي باكر خد نو بدم يسد نصوب مجال صرف كاو نو مال مان نو بخواد دينار فاهمان سمنا مال بسينمو حيث ما النو بخوا غازي كمان بو أو نيكز بخوا ناتن لبدي شاي تشتري لبنيو خوش كان خدي مال غازي خز شون بانو غازي شاي وكريو بخوا سلاجيك مان بو سمار خدنا يا شلا لا خوي سارد بي تيا زغرم وتيا غنياو بخوا انا غساله مان بو خوي جرو زي مال خوشخان اسلاميه انا غساله شان بسدين هوردانو خانه تازه جوان انا بقدر مالان اوايو ممنون انا مقرد دابشوكو انت بهمك عشاينايو بصلاجو بتلفزيون وبغاز وبكوانتر وبمعرز بفرش وبهمي بين سنتين مالان اوايو براكم دست خوشی لبرنامه بخشینا کم ممنونی قرب شو کیانم با ام یارمتیان بتی من عندها أمثل اللي باره وترى لاني خواردن وشير ودايبي وحرش أو ياربتي من خوارمتي مالو من اللي بدأ قرب شو كان ممنوني هرهم يا ممنوني أم براهر ممنوني خوشكان الإسلامي قرب شو كان كارمتي من عندها من قاعد أم خان وخوش مالو خما يارمتي من عندها خوا مالن أوايو خوارمتي أنبا ما صايا نصر وزبلي شكم روي 10,000 ترى بس مناكاو كل خانة كيجم بين أدريو مالي آي بيا بمداو كريم ولا كيج خانة كي مالي آويا أو خوي لما ناقري مالي آويا ممنوني تخانة كان باري تقريبا 2 صال قرزان نبتر بيدما خاني داري كدم لاد سرتا بنای خوای گەورە مێرەبان دەستخۆشی لە خێرخوازانەکەم دەستخۆشی لە بەرنامەی بەخشینیش دەستخۆشی لە بەرنامەی بەخشینیشەکەم کە یارمەتی ئێمەیاندا ئەم خانوویان بۆ ئێمە دابین کرد چونکم پێشتر ژیانمان زۆر ناخۆش بوو ئێستا زۆر گۆڕاوە زۆر خۆش بووە پێشتر سەلاجە و شتەکانمان گشتی کۆن بوو ئیشی نەکرد ئێستا هەروەکو دیارە سەلاجەمان بۆ کراوە بە تازایی کەوانتەرمان بۆ کراوە بە تازایی لەخوا بەزیابێت دەستان خۆش بێ خوای گەورە پاداشتان باتەوە پاداشتی خێرخوازان بداتەوە معرەزی نوێنمان بۆ کراوە بە تازایی لە خوای گەورە بەزیابێ هیوادارم دڵی هەموو کەسێ خۆشکەن و دڵی ئێوەش خۆش بێ خوای گەورە یارمەتیتان بدات و من عیادێشم پێ نەیەکرا لە خوای گەورە بەزیابێ بەخشین یارمەتیدام ماڵی کاک عیرفان ئاوا بێت یارمەتیدام چون بۆ خەسخانی بەخشین لە خوای گەورە بەزیابێ و کاک عیرفانیش دەستی خۆش بێ شیری منداڵەکە هەتاوەکو وتویانە هەتاوەکو بیخوات بۆی دابی نەکرێت دەستخۆشی لە کاک عیرفانەکەین و لەو کاکە بەڕێزەیش کە شیرەکەی بۆ دابین کردووی لە خوای گەورە بەزیابێت ناوماڵیان گشتی بە کاملی بۆ کردوم چونکم ئەوانەی خۆم هیچی بەکار نەهات گشتی کۆنە بوو ئێستا گشتیان بە تازایی بۆ کردوم هەر لە کەوانتەرەوە سەلاجەی تازە فەرشی تازە دەستان خۆش بێ معرەزی جلی تازە خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە تەلەڤیزیۆنی تازە
لەخوای گەورە بەزیابێ ئێستا ژیانم زۆر گۆڕاوە زۆر خۆشە ماڵەکەمان زۆر خۆشە لەخوای گەورە بەزیابێ دەستی خێرخوازان خۆش بێ. پێشتر ژیانم زۆر ناخۆش بوو پارەی قوتێ شیرم پێ نەبوو بیکڕم ئاشیا ناوماڵەکەمان گشتی خراپ بوو سەلاجەمان نەبوو سەلاجەکەمان خراپ بوو غەسالەم نەبوو غەسالەکە هەر خراپ بوو ئێستا لەخوا بەزیابێ سەلاجەی تازەمان هەیە و غەسالی تازەیشمان هەیە لەخوای گەورە بەزیابێ دەستی ئێوەش خۆش بێ. وەکو پێشتر بینیتان تەباخەکەم لەکوێ بوو لە شوێنێکا بوو زۆر خراپ بوو لەخوای گەورە بەزیابێ ئێستا تەباخێکی تازەم بۆ کراوە و لە شوێنێکی باشیش دایان ناوە دەست و چاوتان خۆش بێ و خوای گەورە پاداشتی خێتان بداتەوە ئیشاءالله. خانۆکە پێشترمان بارانە باری دڵۆپە ئەو گشتی ئەهاتە ژوورەوە لەخوای گەورە بەزیابێ ئێستا خانوویەکی زۆر باشمان هەیە و باران و شت نایەتە ژوورەوە لەخوای گەورە بەزیابێ. پێشتر ژیانم زۆر ناخۆش بوو مناڵەکان لە دەرەوە لە حمامەکەی دەرەوە ئەم شۆردن بەڵام ئێستا لەخوا بەزیابێ حمام و شتەکە گشتی لە ژوورەوەیە سەرمایان نابێ لە ژوورەوە ئەیان شۆرم. دەستخۆشی لە خێرخوازانەکەم کە بە 250 یارمەتیان داوین هەتاوەکو شیری مناڵەکە خوای گەورە پاداشتی خێران باتەوە بیکاتە بەر جەزای قیامەتیان ئینشاءالله. بەخەویش نەمان ئەبینی بینە ناو ئەم خانووە چونکە من زۆر جار کە شەوان ئەخەوتم ئەموو بڵێ ببمە خاوەنی خانی خۆم زۆر جار لەگەڵ مێردەکەم ئەموت ئەمە بڵێ بە خانی خۆم وتی هەتاوەکو کرێکاری بکەم بڕوا ناکەم ببیتە خانوو. لەخوای گەورە بەزیابێ دەستی ئێوە خۆش بێ و دەستی خێرخوازانیش خۆش بێ ماڵیان ئاوا بێ خوای گەورە یارمەتی گەورە بچووکیان بدا ئینشاءالله کە ئەم خەونەیان بۆ ئێمە هێنایەدی دەستان خۆش بێ. یعنی باسی چی بکەم ژیانێک من ئەژیمتیایە کەس ناژی لەسەر ئەو شۆ شکری پێداویستی ماڵ من خۆم لەوانەیە سەلاجەکەتان بینی بێ سەلاجەکە ئیش ناکە هەمووی مانگێک دەبێ ئیش ناکە بەخوای گەورە شتەکان لێ ئەنەم ئەی خەمە شوێنێکەوە ئەڵم با خراپ نەبێ بۆ ئەوەی نێ ڕژم بەزایە نەڕوە. ئەوە ماوەیەکی زۆریشە هەر لە هاوینەوە غەسالەمان نییە غەسالەکەمان شکاوە ئەو تەباخێش من نەبێ کەسی تر لەسەری چش لێ نانە تەنها خانوویەکیش بێت بۆ ئێمە بەسە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد المصطفى صلى الله عليه وسلم. ئێمە سوپاسی خوای پەروەردگارەکەین پاشان سوپاسی دەستگای
بەخشینەکەین خی گەورە پاداشتی خێریان باتەوە. ئەمڕۆ کە ئێمەیان بەسەر کردەوە لە شارۆچکەی سەی سادق لە قەزای سەی سادق خی گەورە پاداشتی خێریان باتەوە. خی گەورە نمونەیان زیادکە لە ماڵی کاروانین. ئەمڕۆ خی گەورە پاداشتیان باتەوە کە ئەم ماڵە خەنجیلانە وەکو جەنابتان بینیتان. سوپاس بۆ خی پەروەردگار بە هەموو مواسەفاتەکانی پێویستیاتی ناو ماڵەکەەوە تەرتیبیان کردبوو. خی گەورە نمونەیان زیادکە. بەڕاستی بەخشین و خێرکردن کارێکی پیرۆزە هەم لە دنیا و لە قیامەتە. هەم لە دنیاە بێتە هۆکاری دڵخۆشکردنی مسلمانان، هەم لە قیامەتی شابێتە مایی بەختەوەری و ئاسوودەی و ڕزگاربوونی خاوەنەکەی لە ئاگری دۆزەخ و ئەبێتە مایی دڵخۆشییان کە خی گەورە بە چەنەها قات پاداشتی خێریان نەداتەوە. ئێمە سوپاسی خوا ئەەکەین و سوپاسی ئەم برا بە ڕێزانە ئەەکەین کە عەزیەتیان کێشاوە وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم واتقوا النار ولو بشق التمر. یعنی خۆتان بپارێزن لە ئاگری دۆزەخ ئەگەر بە لە تەخورمایەکیش بێ. بەڕاستی یعنی مەبەستیەوەی هاوکار بین ئەو مسلمانە بە ڕێزانە ئەو کەسانی کە هاوکار بوون لەم کارە پیرۆزانە کە توانیوانە لە ڕێگەی دەستگای بەخشینەوە هاوکاری خێرۆمەنانیان کردووە، هاوکاری خەڵکی مسلمانانیان کردووە. بەڕاستی نمونەیان زیاد بێت و ئەو هاوکاری ئەو برا بە ڕێزان و ئەو مسلمانانە بووە لە ناوی کوردستان و لە دەرەوەی کوردستان کە بووەتە مایی خێر و بەرەکەتێک ڕژاوە بە کوردستانە. کۆمەڵانێ خەڵکی زۆر بێبەش نەبوون لەو هاوکاریەکەوا کراون. چەنەها ماڵ وەکو ماڵی کاروان ئاوادان کراوەتەوە بە ماڵێکی پیرۆز کە غەم و خەفەتێکی پێشتر بووە، نەبوونی ماڵ و نەتوانی کرێخان و نەبوونی کەسابەت و ئەم وڵاتە خۆمان نەزانین چەند ناڕەحەتە کەسابەتیایە و ژیانتیایە. بۆیە بەخشین بووەتە ئەو هۆکارێکەوە ئەم کاکەیە ڕزگار بکە لەم ناڕەحەتیە بیخاتە خانوویەکی خۆیەوە بە هەموو پێداویستی ناو ماڵەوە. وەخوای گەورە پاداشتیان باتەوە مامۆستا عیرفان و حاجی برام و جەنابشتان کە عەزیەتێکیشن لەم کارانە. خوای گەورە بیخاتە ئەجری قیامەت بۆ هەموو لایەکتان. و بەڕاستی غیری ئەوەیش کەوا ئەم برا بەڕێزانە لە هەموو کوردستانە عەزیەت زۆرە کێشن، مانوو زۆرە بن. داوا لەو هاوکاری خێرخوازانە ئەکەین هاوکاریان بن، دەستیان بگرن بۆی کەوا زیاتر ئەم بەخشینە بەردەوام بێ، ببێتە مایی چرایەک بۆ ئەو ماڵە تاریکانە ڕۆشن بنەوە. خوای گەورە پاداشتی خێرتان باتەوە، خوای گەورە نمونەتان زیادکە. بەڕاستی لە دوای ئەمەیکەوە ئەم خانووە جوانیان بۆ کردوون وەکو سۆپرایزێکی گەورە بووە و سۆپرایزێتریان لە دوای خانووەکەی شتێکی جوانیان بۆیان هەیە کە بێتە مای دڵخۆشکردنی زیاتریان بۆ ئەم ماڵە بەڕێزە. خوا نمونەیان زیادکە ئینشاءالله دواتر ئەیبینین کەوا چه هەدیەیەکیان بۆ ئەکرێت. خوا پاداشتیان باتەوە و دەست و چاوتان خۆش بێ یا ڕەبی. بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وموالاه. دیارە ئێمە وەکو دەستگای بەخشین وەکو پاشان وەکو نووسینگەی سەی سادق لە پاشەوەی کە ئاشنا بووین بە ماڵێکی هەژار و کەم دەرامەت لە قەزای سەی سادق و بە دیاریکراوی لە گەڕێکی ئاشتی، دیارە لە دوای متابعەکردنێکی ورد بۆ ئەوەی بە دروستی بزانین ئەم خانەوادەیە ئەم خێزانە هەر بە دروستی خەڵکێکی کەم دەرامەت و هەژار و کرێچین یانە. لە پاشەوەی کە ڕاوبۆچوونی خەڵکانێکی نزیک لە خۆی لە هاوسەکانی لە مامۆسای ئاینی ئەوانە وەرمان گرتووە بمان دەرکەوت ئەو ماڵێکی هەژار بوون. بۆیە ئێمە بڕیارماندا کە مشورێکیان لێ بخۆین وەکو دەستگای بەخشین، بەرنامەیەکمان بۆ تۆمارکردن و سوپاس بۆخوا ئێستا ئەمڕۆ بەرهەمی و بەرنامەیە هاتوتە جێ. خانوویەکیان بۆ دابین بکەین کە خانوویەکی نوێیە بە تەواوی هەموو ئەو ئەجهیزە و خزمەتگوزاری و شتانی کە پێویستن هەر لە تەلەڤیزیۆن و سەلاجە و کەوانتەری نوێن و کەوانتەری حاجەت و هەروەها سنگی قاپشۆرین و تەباخی فڕن و هەموو شتانی کە پێویست لە ماڵە و ماڵەکەشمان بە تەواوەتی بۆ فەرش ڕێژ کردوون. سوپاسی خواکەین و سوپاسی دەستگای خێرخوازی بەخشین و سوپاسی خێرخوازانەکەین کە توانیان لەگەڵمان هیمەت بکەن و هەر ئەمڕۆ لێرە کە پێیان ڕاگەێنین کە ئەو هاوکاریانی جەنابتان سوپاس بۆخوا ئەمڕۆ گەیە جێگە ئەوە خانووەکە سوپاس بۆخوا کراوە و دابین کراوە و هەموو کەلوپەلەکانی ناوی دابین کراوە و سوپاس بۆخوا دڵی ئەم خێزانە خۆش کراوە کە بەڕاستی یعنی بابەتێکی زۆر تایبەت بوو لایەن ئەمڕۆ وەکو خۆیان باسییان کرد کە ئەمڕۆ ڕۆژێکی جیاواز بوو لە ژیانیان و ئەو کوێرەوەری و ناڕەحەتی و کەم دەرامەتی کە پێشتر هەیەیان بووە
ئەمڕۆ سپاس بۆخوا ئەتوان لە بیری بکەن و ژیانێکی نوێ دەست پێ بکەن بۆ خۆیان و خێزانەکەیان. و هەر لە بەرنمەکە ئاماژەمان پێدا وتمان سوپرایزێکمان بۆ ئەم خانەوادە و خێزانە هەیە کە ئەوان ماتۆڕێکی خراپیان هەبوو کە مۆدیلەکانی لە خوار زۆر لە خوارەوە بوو و ڕۆژانە ئێمە ئاگادار بین کە و ماتۆڕە ئەشکا ئەو ماڵە داهاتێکی کەمیان هەبوو بڕێکی زۆر لەو داهاتە چووە خەرج و مەصرفی ماتۆڕەکەیان بۆیە بڕیارماندا ماتۆڕێکی نوێی سێتایە کە بۆ کاکە کاروان کە ڕئیسی عایلەی ئەم خێزانەیە دابین بکەین بۆی بتوانێت ڕۆژانە بژێوی خۆی پێدابین بکە و بژێوی ماڵ و منداڵەکەی پێدابین بکە کەوەی سوپراسەکەمان بوو ئاماژەمان پێدا ماتۆڕێکی تازەیە و ماتۆڕێکی جاهیزە بۆ کارکردن ئینشاءڵڵا چاوەڕوانیەکەین کە کاکە کاروان هیمەت بکە و بژێوی ماڵ و خێزانەکەی دابین بکە. دووبارە یەکەمەوە لێرە سوپاسی خێرخوازانەکەین ئەوەی کە لەگەڵ دەستگای خێرخوازی بەخشین کردتان و ئەنجامتاندا سوپاسی خواگەین گەیۆتە شوێنی خۆی و ئەم خێزانە دڵخۆش بوون لێرەوە ئێمە ژەپاڕێنەوە داواکەین لەخوای پەروەردگار لەگەڵ ماڵی کاکە کاروان و لەگەڵ تەواوی ئەو خەڵکانی کە دڵیان بە خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامە دەسووتێ داواکەین کە خوای پەروەردگار دڵخۆشتان کە لە دنیا و سەربەرزی دنیا و قیامەتتان کە و ئەو خێر و سەدەقەی کە ئەنجامتاندا خوای پەروەردگار لێتانی قبوڵ بکە. شتێکی تازەیە و بەراورد بە ماتۆڕە چەندێکیان فەرخە ئەرز و عاسمانیان فەرخە خۆی پەروەردگار لە خێرخوازانی قبوڵ بکە. ماتۆڕەکەی خۆت کێشەکانی چی بوو جگە لە کۆنیەکەی چی کێشێکی تری هەبوو؟ وڵی بەقورعانت لێرە داینەکە پێ بڕۆ تودا بەزنی زۆر بێتێ سەردا کوژێتەوە بێ بۆ سەساخاسی بەخوا دازە متابعەمان کردی بوو ئەمانزانی ماتۆڕەکەت بە کەڵکی شوکارەکە نایە ئەمانزانی زۆرەکی بۆ سەروەسا ئەمانزانی یعنی تر بەشێک لەوەی کە پێشی پێیاکەی لەو شتەکەمە بێ لە ماتۆڕەکان خەرجی بکەیت بۆیە پێمان خۆش بوو لە دوای خانووەکە ئەم سوپرازەیشمان هەبێ بۆ جەنابتان ئیتر ومێ دەکەین ئیشوکاری خۆتی پێ بکەیت و مەعیشەتی و مناڕانی پێدابین بکەیت.